والله ما مساقطه قوتي خوش نبيك خوش سبيكا يا مدى كلا تيسا مت يزام كل تبع كستان والله اني ما مصاب عمرو جدي من الله طالع من كلمه تزاوم كما مسرق سيستم أزانم خطأي كلمة أما يكم جارد نيا دي خيرك ايش تكون ولا يمدو سودي نيا خيرك دي شو رأيك يا رفيق؟ ما صدي سر كلمة شاوينا ولا شو بقول دامالم تلا بفكريه نزارت شي ليبكم أو حفتي رابردوش لسر موبايل دنيا كي شيء درست كرت أنت حاول ابن ما بدسي أبي خد شاسري باشا ناکەین تۆ شەرم لە خۆت ناکەی نەوەڵە باشە چەند جا تەمێم کردی چەند جا کێشەی تۆمان چارەسەر کرد بۆ خاتری خوا چەند جا چاوپۆشیمان لێ کردی بە زواب بزان بە قسەی خۆش لەگەڵ تۆ هیچ سوودی نییە بەخۆ مامۆستا زۆر نەسیحەتم کرد هیچ سودێکی نییە لەم گوێی دەرەچێ لەگەڵەوەشا زۆر مامۆستا تەمەڵی چی بۆ وەڵا هەموو شتێک ئەزانم مامۆستا من تەلەبەکان چۆن من شۆک تەلەبەکانەوە بەس برێکی مامۆستا بۆ وای کلۆنەکەیەوە هەمووان وەک یەکی لە دەم خۆشی ناکەوێ وا دیارە لەگەڵ تۆ سوودی نییە بڕۆ هەر ئێستا ئەبێت باوکرد بێنیت بۆ ئێرە هەری مامۆستا بە قوربانە بەس بەلێ باوکرد بێنە ئیترە خوێنێن بەخوا مامۆستا شەڕش ناکەم خوا وەکیل تۆبە تۆ بەو مۆبە نایخوا بڕۆ تۆبەی گورگ مەرگە دای ئاخر مامۆستا ئاخر و ماخری نابێ خێرە بڕۆ باوکرد بێنە دێ خێرە بڕۆ دوو قسەی خێرم بۆ بکەم دێ خێر بڕۆ قسەی خێر نەماوە لای تۆ دایمە ئاژەڵە چی دێ خێرە بڕۆ دێ بڕۆ مامۆستا وا باشە من تەلەفۆنی بۆ باوکی کەم ئەترسم بە باوکی ناڵێ زۆر باشە مامۆستا گیان وای لێ بکە تۆ شۆنت پێ باشە وای لێ بکە باش مامۆستا باشە من چی بکەم باشە چۆن بە باوکم بڵێم مامۆستا ئیشی بە من چی بێ؟ تۆ بە ئەقڵ نابی کەنە تۆ یەک کەتێکت ناوەتەوە یا ئەوەتە شەڕت کردووە یا ئەوەتە لە دەرسەکاندا تەمەڵی هەسە کوێری هەسە بڕێ وڵێ مامۆستا باوکم کاری هێنە هەسە دایە برە گوێی دایە ئاخ دایە گیان بۆ وازوو بەجێ متێش دایە بۆ بەخوا دۆزیمەوە بەخوا چارەسەرەکەیم دۆزیەوە ئەی قوربانە بەژ و باڵایەتم ئەلێ و باڵایە بەخوا بە دوو لە فەفەلابلی سەحەدم کرد ئەو باوک مێنا مامۆستا فەرمو وەرنە ژوورەوە باوە وەرە ژوورەوە کەریم ئەمە کێ ئەمە باوکمە چی باوکمە باوکم وەڵا بەچی بڕوان پێ ناکەی مامۆستا بەخوا باوکمە هەی قوربان بەژن باڵای بە نابینی هاینە بە منەکە خوێنشی بە منە وەرە بۆ خاتری خوا کەریم شێر بووم بەدەست و تۆ ئەمە چیەکەی وەڵا ماوەتا نابینی هەر خوێنشمان بەیەک هەر بە یەک شەکەی باوکمە باوکم بڕوان پێکە بەخوا مامۆستا باوکمە فەرمو کاکە دانشەکە بەخێر بێ باو کەریم زۆر سوپاس مامۆستا گیان باو کەریم بۆ باڵمان کردووی کوڕەکە زۆر شەڕانگێز و لاسارە
هیچ شتێکش نازانێت لە قوتابخانە تەمەڵە هەر ڕۆژەی ئاژاوەیەکمان بۆ لاتەوە مامۆستاگیان خەجاڵەتم نەمزانیەوە چۆن شتیوای کردو باوەڕکە تا ئێستا بەمەم نەزانیوە بووم بورە بەڵێ مەجارێکی نێ لەمە قسەیان دووبارە کاتەوە کەریم جان ئەبێ دەرسەکان بخوێنیت و عاقڵبی لە پۆلەکەتایە تێگەیشتی مامۆستاگیان ئەم جارش فرسەتێکمان بەرێ وعد بێنێم جاتە دووبارە بێتەوە بەڵێن بێت باشە ئەم جارۆژ لەبەر خاتری باوکرد لێت خۆشە بم بەس جارێکی کە شەڕ و ئاژان بۆ بنیتەوە لە مەکتەبە لێت قبوڵ ماکە تێگەیشتی مامۆستاگیان ئێمە ئەبێ بڕۆی تۆشمان حەزێدا سوی عزیزم سەر چاو دەسەکان سپاس دەکەم بەخێر سەر چاو حافیز بە خێر عاقڵ بیکوورەوە پێ السلام عليكم. وعليكم السلام. أحمد أنا كيف نبي بدين لك شوي. فەرموو السلام عليكم مامۆستا. عليكم السلام سەر چاو بەخێر خاڵە جان سلامتك يا یاخوا بەخێر بێ فەرموو دانشە يا الله. یاخوا بەخێر بێ سەر چاوە فەرموو مامەژیان مامۆستا خێر بوو نردوتان بە شوێرما. زەحمەت دەبێت جەنابی چی؟ ئەی من زعفەرم باو کەریم. باو کەریم؟ بەڵێ. من لە بانیەوە خەریکم لەگەڵ ئەو کابرای کورتە باڵایە هاتووەڵێ من باو کەریمم لەبەر خاتر ئەو من لێ خۆش بوو وتی جارێکیکەی تر من بیعاری و خەشتی خراپە ناکەم لە ناو قوتابخانەیە ئێستا جەناب توش دەولاتی دەڵێ من باو کەریمم تۆیەژی چی مامۆستا؟ بەخوا من باو کەریمم. کورە بۆ خاتری خوامانە خەریکە شێت مەکە والله وبالله وتالله من باو کەریمم. ئەوە مامۆسایەکی خۆتان تەلەفۆنی بۆم کردوتی تا مەکتەبەکەمان وەرە کەریمی کوڕت شەڕی کردووە. شاڵڵا بیان بردایەوە وەختەر شورتە و منیش نەچوومایە بێ. ئەو هەموو ڕۆژە شەڕەکە خۆ ڕۆژ نییە شەڕ ناکا و کوڕە. مامۆستا ڕاستەکە من تەلەفۆنم بۆ کرد. تۆ کردت مامۆستا تەلەفۆن؟ بەڵێ. مامۆستا ئەو مامۆستاگە خۆی تەلەفۆنی بۆم کرد. ئێستا من بەچی بزانم تۆ باو کەریم ئەی باش ئەوەی باینی کێ بوو؟ ئەی مامۆستا ئەمەیە ئێستا بۆتە سەڵمێنم. بزانم من باو کەریمم یانە تۆ یەک دەقە بێستا ئەوە تەسکەرەکە مامۆستا. بۆ خاتری خوا وەڵڵا خەریکە شێ دەبم نازانم ئێستا کابرای کورتە باڵا باو کەریمە یان جەنابەت باوکم کورتە باڵا کوێیە؟ ئەوە سێ جنسیەکەت کرد تەسکەرەکەت کرد. ئەی من باو کەریمم کاکە مامۆستا گیان من بەدەستم کەلەیە بوومەتە پەن دایمە خەریک شەڕ و ئاژاوەیە لە کۆڵانیش کاکە خۆتان چی لێکەن بکەنەوە منە ڕۆم خوا حەبیز. ێ باشە تۆزێ تەربیەتی بدەن لە ماڵەوە. مامۆستا بەخوا چارینی ئەم تەلەبە زۆر ئاژاوە چییە؟ هەر فەسڵی گەلێرە بڵاتە دەرەوتەوە. وای دەکەین مەگە فەسڵی کوێن و تەوە هیچ حالێکی کەمان نیە. تەوا ئەمرێکی بۆ دەکەوە ئەمرێکی بۆ دەرەکەین و با فەسڵ. تەوا. ئەمە چۆنم لەپا؟ چی دوو؟ من بێ لەپا؟ وەستا دوو بەلا بترمان بۆ بێنە ئەیکەمە سێم لەپە مادام تو من ڕزگارکە سێمەکە ئەیکەمە مریشک بۆت باشە تۆ لەبەر ڕزگار بکو دانشە باوەت ڕزگار بکە ڕزگار دانەکەت بۆ ئامین لاجە لەپەکەت تو مریشک بۆ باشە ئەی باوە ڕزگار بکرد ڕزگار بکرد